پرسی کشانەوە هێزەکانی ئەمریکا پرسێکی نیشتیمانیە پێویستە لەم ڕوانگەیەوە گوێ بۆ سەرجەم هێز و لایەن و پێکاتەکانی عێراق بگیرێت نەک چەند هێز و گروپێکی چەکدار کە تاکلانانە هەوڵێ بۆدن بە بڕای چاودێرانی سیاسی لاگەری کشانەوە هێزەکانی ئەمریکا پێشبینی دووبارەبوونەوەی هەمان سیناریۆی ساڵی 2011 کرێت کە ئەو کات داعش بەشێکی زۆری خاکی عێراقی داگیر کرد باهۆیەوە ناسەخەمگیری سیاسی و ئەمنی لێکەوتەوە و وڵات بە ئاخرە قارێکی تاریک دابرد. بەڵێ ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز ئارام ڕەسوڵ مامەند شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ میوانمانە. بەڕێز ئارام ڕەسوڵ بەخێر بێن. زۆر سپاس بە ئامادەبوونتان. هەر بەڕاستی ئەو گروپە چەکدارانە حکوومەتی عێراق ساڵی 2011 بۆ 2014 بیر چۆتەوە چی بەسەر عێراقا هاتووە ئێستا ڕاست و چەپ داوای چوونە دەروی هێزەکانی ئەمریکاکەن؟ بەڵێ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێزیش. لە ڕاستیدا یەکێک لە ئامانجی دروستکردنی ئەم گروپە چەکدارانە بۆ جێبەجێکردنی ئەجەندایەکە کە ئەم ئەجەندایە لە دەرەوەی عێراقدا دەنترێت و بەشێکی گرنگی ئەم ئەجەندایە ئەوەیە کە هەوڵ بدەن هەژمونی ئەمریکا یان بوونی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش و بە دیاریکراویش لە ناویاندا ئەمریکا لە عێراقدا کەم بکەنەوە. ئێمە بێگومان ئەزمموی 2011 وەکو ئێوەش باستان کرد ئەم ئەزمونەمان هەیە کە ئەو کاتە بە بڕیارێکی استراتیژی هەڵەی ئیدارەی ئۆباما کە لە بانگەشەکانی هەڵبژارنیشدا وتبوویان ئێمە لە عێراق دەکشینەوە لە نەتیجەی ئەو کشانەوەیە بۆشاییەکی گەورەیان دروست کرد لە عێراقدا کە دەرەنجامەکەی بینیمان سەرهەڵدانی داعش بوو کە مەترسێکی زۆر گەورە بوو نەک تەنها بۆ سەر عێراق بەڵکو بۆ سەر ناوچەکە و بۆ جیهانیش. لەلایەکی تریش دووبارە جارێکی تر ئەم کشانەوەیە لەگەڵ دروستکردنی ئەم بۆشاییە دەرفەتیدا بە دروستبوونی ئەم گروپ و میلیشیا تۆندڕەوانەی کە وەلایان نەبوو دەوڵەتی عێراق هەیە نەبوو بەرژەوەندیەکان نەبوو خەڵکی عێراق هەیە. ئەمانە تەوجیهات لە دەرەوەی عێراق وەردەگرن لە دەرەوەی عێراق پشگیری دەکرن و بەرنامەی دەرەوەی عێراق جێبەجێ دەکەن. جا پرسیارەکەی ئێوە ئەوەیە کە ئایا بەو شێوەیە داواکردنی کشانەوەی هێزەکانی ئەمریکا مەترسی بۆ عێراق دروست ناکە؟ لە وەڵامدا دەبێ بڵین بێگومان لەبەر ئەوەی عێراق وەکو دەوڵەت هەتا ئێستا و دام و دەستگاکانی دەوڵەت تا ئێستا ئەوەندە کارا و کاریگەر نەبوون کە بتوانن ئەمن و ئاسایشی وڵات بپارێزن سەروەری خاکی عێراق بپارێزن ئەوە تا لە هەمان کاتیشدا جۆرێک لە حکومڕانی ئێستا لە عێراق بەدی دەکرێت و هەر ئەم دەستە و گروپەشن کە داوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش دەکەن لە عێراق کە ئەیانەوێ عێراق بە شێوازێکی تر بەڕێوە ببن پاشگەز بوونەوە لە دەستور پاشگەز بوونەوە لە هەموو ئەو ڕێککەوتانەی کە لە چوارچێوەی هاوپەیمانەتی ئیدارەی دەوڵەت بۆ پێکهێنانی حکوومەتی نوێ کردویانە نەک تەنها پاشگەز بوونەوە بەڵکو دژایەتی کردن. ئێستا دەبینین لە عێراقدا سونە ناڕازیە لەو شێوازەی کە لە بەرامبەری مامەڵە دەکرێت. لە هەمان کاتدا دەبینین کە بە تایبەتیش ئێستا بە چەکی دادگای فیدرالی و بڕیارەکانی دادگای فیدرالی ڕاستەوە خۆ دژایەتی قوارەی هەرێمی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان وەک سەرۆک بارزانانی ئەڵێ دەڵێت پرسی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق بەخواست و داوای لایەنێک نابێت ئەبێ کۆدەنجی و ملایەکی لەسەر بێت. بەڵام لێرە کوردستان ڕازی نین. پێتان وایە ئەم هەروە ئەمریکا بە ئاسانی ئامادە بێت لەسەر داوای یەک لایەن ئەتوانین بڵین بەشێک لە لایەنێکیش عێراق بەجێ بێڵێ؟ ئێمە جاری تر لە ڕێگای ئەم کەناڵە بەڕێزەوە لێرەوە باسمان لەوە کردووە کە کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کارێکی ئەوەندە ئاسان نییە. ئەوەی کە لە 2011 کردیان باشترین دەرفەت بۆیان ئەوە بوو کە جارێکی تر لە چوارچێوەی هاوپەیمانەتێکی دژی داعش بێنەوە بۆ عێراق. من پێم وانییە ئەمریکا ئامادە بێت ئەم جارە لەسەر داوای وەکو ئێوەش باستان کرد لایەنێک چی لە چوارچێوەی هاوپەیمانەتی دژی داعش یان چی وەکو ئەمریکا خۆیان لە عێراق بکشێنەوە. ئەمە یەکەم. دووەم لە هەمان کاتیشدا بەشێک لەلایەنە شیعەکان کە خۆیان ئێستا لە ناو پێکهێنانی کابینەی حکوومەتی بەڕێز سوودانیدان خۆیان پێیان خۆش نییە کە ئەمریکا بکشێتەوە. ئەوەی کە داوای دەکات بە دیاریکراوی ئەو گروپ و لایەنە تۆندڕەوانن کە بەداخەوە ئەو گروپ و لایەنە تۆندڕەوانە پەرلەمانتاریان هەیە وەزیریان هەیە و
تەوجیه لە شوێنی تر وەردەگرن بۆیە ئەم داواکاری نیشتیمانی و خەڵکی عێراق نییە ئەم گروپ و دەستەیە ناتوانن بە ناوی هەموو عێراقەوە قسە بکەن و هەتا ئێستاش کابینەی حکوومەتی بەڕێز سوودانی نەیتوانی وە زامنی ئەم بەندانە بکات کە لەسەری ڕێککەوتون کە هاوبەشی بووە کە شەراکەتێکی حەقیقی بووە کە بەڕاستی جێبەجێکردنی ڕێککەوتنەکانی پێکهێنانی کابینەکەی بووە و هەر ئەم گروپە زیاتر ڕێگری دەکەن ئەمە تا دوێنێ بینیمان وەزیری دارایی وەزیری مالیەی عێراقی لە کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی مالی لە پەرلەمان ئەڵێ من بڕیاری دادگای فیدرالیم پێیە پاشە ئەمە وەزیرێکە لە کابینەی حکوومەت و لەسەری واجبە کە بڕیارەکانی حکوومەت جێبەجێ بکات بەڵام لە دەرەوەی حکوومەت ئەو باس لەوە دەکات کە بە بڕیاری دادگای فیدرالی چۆن مامەڵە لەگەڵ موچە و شایستە داراییەکانی خەڵکی هەرێمی کوردستان دەکات. سەرک بارزانانی دیدارێکی بوو لەگەڵ مۆنتی کارلۆی فەڕەنسی ئەو باسی لەو دۆخی ئێستای عراق و ناوچەکە کردو هەروەها باس لەو مەترسیانە دروستەکە کە ئێستا لە عراق لەسەر پرسی دیموکراسیەت هەیە وەڕوا بڕیارەکانی دادگای فیدراڵی پێتان وایە تا چەند پێویستە عراق و بەتایبەت حکوومەتی عراق گوێ لەم هۆشداریانەی سەرک بارزانی بگرێت بۆەوەی دۆخەکە بە ئاقارێکی ترا نەڕوە. بێگومان هۆشداریەکانی سەرۆک بارزانی نەک تەنها لە دیمانەی لە دوا چاوپێکەوتنیدا بەڵکو لە ڕابردووش هەمیشە پێش ڕووداوەکان پێشبینیەکانی جەنابی سەرۆک و ئامۆژگاریەکانی جەنابی سەرۆک بۆ نەک تەنها بوو هەرێمی کوردستان بەڵکو بۆ هەموو عێراق بە ئاراستەی ئەوە بووە لەسەر بنەمای ئەوە بۆ کە عێراق بەرەو پێشەوە بچێت عێراق لە بەهێزبوون دابێت و هەر کاتێکیش کە گوێ لە ئامۆژگاریەکانی جەنابی سەرۆک نەگیرابێ ئەبینین عێراق هەمیشە پاشەکشەی کردووە کەوتۆتە ناو کۆمەڵێک قەیران و بە کۆمەڵێک قۆناغی ناسروشتیدا تێپەڕیوە و بێگومان ئەو ئامۆژگاریانەی جەنابی سەرۆک بۆ نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بۆ هەموو عێراقیەکان بۆ ئەوەیە کە پێش هەموو شتێک پێیان دەڵێت کە ئێوە لەسەرتان واجبە باشترین ژیان بۆ خەڵکی عێراق دەستەبەر بکەن واتە بەرژەوەندیەکانی گەلی عێراق خەڵکی عێراق لەبەر چاو بگرن و پابەندی دەستوری عێراق بن پابەندی پرەنسیپە دیموکراسیەکان بن کە عێراقی نوێی لەسەر بنیاد نراوە ئەوەی کە لێرەدا خەڵێکی زۆر گرنگەیە کە من دەمەوێت هەر بە کورتی ئاماژەی پێ بکەم بۆ ئێمەی گەلی کوردستان لەبەر ڕۆشنایی ئەو پیلانانەی کە دژی هەرێم دەگیرێتە بەر چی لە بڕیارەکانی دادگای فیدرالی و لە ڕێگاکانی تر ئەوەیە کە ئێمە دەتوانین چی بکەین لە ڕاستیدا بۆ ئەوە دوو خاڵ دەمەوێت بە کورتی بە جەنابەت و بە بینەرانی ڕابگەێنم ئەوەیە کە ئێمە ئەبێت سەرەتا تۆزێک پش و درێژ بین ئەبێ بە زووترین کات هەوڵ بدەین کە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت و شەرعیەت بۆ دام و دەستگا دەستوریەکان یان و بە تایبەتی پەرلەمان بگەڕێتەوە و دەبێت لە ئەولەویەتی کارەکانی پەرلەمان دانانی دەستوری هەرێمی کوردستان بێت بەڕاستی یەکێک لەو خاڵانەی کە بۆتە لاوازیەک بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کە تا ئێستا نەیتوانیوە دەستور دابنێت و خاڵی دووهەمیش دروست ئەو هەنگاوە دیبلۆماسیانەیە کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی هەرێم گرتویانەتە بەر لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لەبەر ئەوەی وەکو جەنابی سەرۆکیش لە دیمانەکەیدا باسی کردبوو کورد خۆشبەختانە دۆستی زۆرن و ئێمە دەبێ بەردەوام لە گفتوگۆدا بین لەگەڵ دۆستەکانمان و دەبێ بە دایەلۆگێکی نیشتیمانی لەسەر هەستی ناوخۆی هەرێمی کوردستانیش پەیوەندی ناوخۆییەکان ڕێک بخینەوە و بۆ من دڵنیام لەوەی کە ئیرادەیەکی بەهێز لە کوردستان هەیە کە ئێمە بتوانین بەسەر ئەو پیلانانەدا زاڵ ببین و جارێکی تر کوردستان لە ڕوانگەی هێزەوە بتوانێت لەگەڵ عێراق مامەڵە بکاتەوە. ڕێز ئارام ڕەسوڵ مامە شرۆڤەکاری سیاسی لە ستۆدیۆ ئامادە بوو سپاس بۆ شرۆڤەکانتان. سپاس بۆ ئێوەش.